بەزەیتان بەوانە تا بێتەوە کە لەسەر زەوین تاوەکو لە ئاسمانەوە بەزەیتان پێدا بێتەوە. ئەگەر هەموو ئاینەکان کۆک بن لەسەرەوەی کە مرۆڤ دەبێت ڕێزلێگیراو بێ و ڕێز لە یەکتری بگرن و مافەکانی یەکتری پێشێل نەکەن. ئەوە هەموو وتەکانی تایبەت بە مرۆڤایەتی، هەموو تیۆرەکان کە مرۆڤیش دایناوە ئەگەر لە هیچدا کۆک نەبن لەوەدا کۆکن کە ڕێز لە مرۆڤ بگیرێت و بەهاکانی پارێزرێت و بە دەرەجەی یەکیش بابەتی تونند و تیژی لە درێژەی چیرۆکە هەواڵێم ئێوارەدا گرنگی بەزەی هاتنەوە بە یەکتریدا و ڕێزگرتن لە یەکتری بابەتێکدا کە هەوێنی دوو هەواڵی چیرۆکە هەواڵ دەبێت. ئێوارتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ من لۆنە بکرم. بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق لە شاری سلێمانی ماڵێک بۆ کەسانی بێلانە دەکرێتەوە. من کێشێک نەخۆشە بێت چ وەرەقەیەکە گەورێت و عادە ماڵەکە لەلایەن کۆمەڵە گەنجی شارەزا و خۆبەخشەوە بەڕێوە دەچێت و هەموو پێداویستیەکانی مانەوەی بێلانەکانی تێدا دابین کراوە. ئەو پڵنگەی لە کۆتایی ساڵی ڕابردوودا لە سنووری باتیفا کەوتە تەڵەی هاوڵاتیەکەوە ئێستا لە بەردەگمەنی جۆرەکەی داوا دەکرێت ببرێتە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان. بردنە دەرەوەی پڵنگەکە لەسەر بنەمای قەرز دەبێت و هەر بەچکەیەک کە لە دایک ببێت بە موڵکی کوردستان و عێراق دەمێنێتەوە. عومەر عەنەبی سەوزەفرۆشێکی خەڵکی هەڵەبجەیە ماوەی 7 ساڵە لە پشتی عەرەبانەکەیەوە پەیام و پیرۆزبایی و هاوخەمی هەڵدەواسێت. ماوەی 7 ساڵە زیاتر لە 300 فلێکس و پۆستەری چاپ کردووە و لەو ڕێگەیەوە پەیامەکانی بە هاوشاریەکانی دەگەێنێت. کێ لە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان کەسانێکی بێماڵ و بێلانە یان خاوەن پێداویستی نەبینیوە کە لە دڵەوە هەست بە ئازاریان بکات و بەزەی پێیاندا بێتەوە. کەسانێک هەن کە بە تایبەتی ئەوانی کە گرفتی دەرونیان هەیە یان گرفتێکی جەستەییان هەیە هەندێک جار نەکۆمەکی ناکرێن بگرە تونند و تیژیان بەرامبەری شەکرێت. کۆمەڵە گەنجی خۆبەخش ئەم بابەتە ئەم خەمە کە هەمومان تێبینی دەکەن کردویانە بە خەمی خۆیان و پەنایان بۆ بێپەنایان دامەزراندووە. ماڵی پەنا لە سلێمانی هەروەکو ماڵێکی ئاساییە و لە نێوێکێک لە گەڕەکەکانی شاردایە و بەشێکی و کەسانەی کە لەم ماڵەدا دەژین پێشتر لەسەر جادە بوون یان باری دەرونیان خراپ بووە. بۆی کە هەست بکەن جارێکی تر لەناو خێزانی خۆیاندان پەنا ئەوان لە ئامێز دەگرێت. لای من کێشێک نەخۆشە بێت چ وەرەقەیەکە گەورێت و عادە بە بۆچوون جۆرەمیزی بگرێت چاکە بێتەوە. ڕۆژانێک لە نێو شقام و کۆڵانەکانی شاردا میوزیکی بۆ ڕێبواران دەژەنی. میوزیک ژەنە گەڕۆکەی شار میوزیک وەک ئیلهامێکی ڕۆحی دەبینێت کە لەوێی دەتوانین ژیانی پێ جوانتر بکەین. لە نێو ماڵی پەنا ژینگەیەکی هونەری بۆ دروستکراوە تاوەکو شوێنێکە بێت بۆ حەوانەوەی. بە گشتیوانی کە لە بواری هونەرە ئیشەکان دامە سەفەریە بۆ ئامادە باشیەت و گۆڕانکاریە کە بەسەرا بێ شتێک بێت چکە ئەم ئیشە بە هەموو کەسە ناکرێ. لەبەرەوە دایمە هونەرمەند ناوازێ شازە ڕۆژانە زۆر دڵمەشکێ و دڵشمە چاکە بێتەوە هەکوک عام. بەڵام کە من دڵم بەشکێ قەت قینە دڵمە نامێت بەرامبەرەکەم بیشکەمەوە یا لە دڵمە بمێرە بە ئاوازی خۆش خۆم مرتاحەکەم دووەم هەستێکم دزی بێ کە ژووری میزیکەکە بێ ئەیش دڵی چاکە بێتەوە. شیرۆکی دروستبوونی ماڵی پەنا بەهۆی خراپی ژیانی ئەو کەسانەوە دروست دەبێت کە لە ناو شەقام و شوێناگشتیەکان دەمانەوە. زۆر جاریش بەو هۆیەوە باری دەرونیان دەگەیشتە خراپترین دۆخ. پەنا کرایە ماڵێک بۆ هەموو ئەو کەسانەی ماڵێک نییە بۆی بگەڕێنەوە. دوای ئەگەر حەزشی لەبێ پێکەوە ناکێشین. شنەروێ یەکێکە لە پەرستارەکانی پەنا و ڕۆژانە لە ڕووی پزیشکی و دەرونیەوە هاوکاری پەناخوازان دەکات.
ڕۆژانە بە چەند شتی جیاوازەوە کات بەسەرە بین لەگەڵیانە. ئێمە تەنها عیلاج بەکار ناهێنین بۆ چارەسەرکردنی ئەمان. ئێمە وێنەکێشان وەرزشکردن هەر بۆ خۆشیان زۆر باشە بێت. لە ڕۆژانە چەند جار خۆیان بە خۆیان ئەڵێن چیان ئەوێت و چیان پێخۆشە. مێژووی دروستبوون و بنیادنانی ماڵی پەنا دەگەڕێتەوە بۆ کارکردنی چەند کچ و کوڕێک کە بە شێوەی خۆبەخش کاریان لەسەرکردنەوەی ماڵی پەنا بۆ بێپەنایان کردووە. بەشێکی زۆری ئەو کەسانەی کە لە ناو شەقامەکان دەمێننەوە لە ڕێگای ئەم گەنجانە دەبرێنە ناو نەخۆشخانەی دەرونی و چارەسەریان بۆ دەکرێت. دواتر دەهێنرێنە ماڵی پەنا کە یەکەمین لانەیە بۆ کەسانی بێماڵ و خێزان لە عێراقدا. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. لەم راپۆرتەی دالیا کەمالی هاوکارمانەوە ئەوە تێبینی دەکرێت کە مەرجنێ و مرۆڤانی کە ڕێیان دەکەوێت ئەم شوێنانە مرۆڤانێک بووبێتن کە بە درێژایی تەمەنیان لەم بارودۆخەیە بووبێتن ئەکرێت هەر یەکێکمان بە قۆناغی جیاوازدا تێبپەڕین واوکەوەی ئەو هونەرمەندە ئەو کەسەتان بینی کە پێشتر ویستیان بۆ ئێستا بێپەنا ماوەتەوە کە بەم چەشنە پێویستی بە کۆمەکی بێ. ئەمە تەنها پەنا نییە و بە تەنها ئەم کەسانە نین کە بێماڵن، بەڵکو چینێکی دیکەش لە کۆمەڵگایە بەردەوام پێویستیان بە ڕێزگرتنە و بەردەوام پێویستیان بە چاودێریکردنە کە ئەوانیش بە ساڵاتچوانن کە خانەی تایبەت بە خۆیانیان هەیە. لە ڕۆژی جیانی و شارکردنەوەی مامەڵەی خراپ لەگەڵ بە ساڵاتچوانیشە ئەو کەسانی کە لە خانەی بە ساڵاتچوان دەژین داواکاریان هەیە و دەڵێن پێویستە ڕێز لە کەسانی بە ساڵاتچوش بگیرێت، چونکە ئەوانیش سەردەمانێک هەوڵ و کۆششیان کردووە وەکو هەر مرۆڤێکی دیکەی گەنج و پڕ لە وزە بوون. لە خانەی بە ساڵاتچوان خەڵک بە هۆکاری جیاواز دەبینرێت کە لەوێن تیاندایە کە بەهۆی خراپی مامەڵەکردن لەگەڵیاندا کەوتۆتە ئەوجەیە. ئەحمەد خدر مامۆستای میوزیک بووە لە ساڵی 1960 پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدای تەواو کردووە لەبەرەوەی کە هاوسەرگیری نەکردووە ئێستا لە خانەی بە ساڵاتچوانی هەولێر دەژی. بیرەوەریەکان بێڕەحمانە مرۆڤەکان ئازار دەدەن، سەردەمی گەنجی و بێزیش تا سەر نامێنێتەوە. ئەحمەد خدر مامۆستای میوزیک بووە و لە ساڵی 1960 پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدادی تەواو کردووە. هاوسەرگیری نەکردووە و لە خانەی بە ساڵاتچوانی هەولێر دەژی. ئەو دەڵێت پێویستە ڕێز لە کەسانی بە ساڵاتچوو بگیرێت چونکە خوداش ڕێزی لێناون. زۆر کەسمان لە ماڵی خۆمان کەس و کارمان نەبوو، ئەولادمان نەبوو، ئێستا برازا و کەس و کارمان هەیە لە کەس و لە کوڕ بەخوا هەست پێ دەکەین وەکو کەس و کاری خۆمانن، هەموو خزمەتی ئێمە دەکەن، هەموو ئێمەیان خۆش و ئێمەش خۆشمانەوێت. بەتوندی پێ برێت چۆنی چاشی لێ ببرسی ئەڵێ بۆ بەتوندی دێت تووڕاوی لێت عەجەبی بەڵکو دڵی ئەوەندە ناسک بووە. سنة الحياة رب العالمين دايناوە، قانونی ژیان دایناوە لە هەموو جێگایەک بە ساڵاتچوان دەبی ڕێزی لێ بگیرێ. ئەو کەسانەی دێن بۆ ماڵی بە ساڵاتچوان بەشێکیان لەلایەن کچ و کوڕەکانیانەوە ڕەوانە دەکرێن بە بیانووی ئەوەی ناتوانن خزمەتی دایک و باوکیان بکەن، بەشێکی دیکەشیان هاوسەرگیریان نەکردووە یان کەسوکاریان نییە. لە هەرێمی کوردستان 3 خانەی بە ساڵاتچوان هەیە، هەولێر 80 بە ساڵاتچوو، 31 ژن 49 پیاو، سلێمانی 55 بە ساڵاتچوو، 14 ژن و 41 پیاو، دهۆک 26 بە ساڵاتچوو، 14 ژن و 12 پیاو. ئەو خزمەتانەی لە خانەی بە ساڵاتچوان دەکرێت بریتیە لە خواردن و خواردنەوە، تەندروستی، شوشتن و پاکردنەوە، گەشتکردن. حکومەتی هەرێمی کوردستان مانگانە 45,000 دیناریان دەداتێ. بەڕێوەبەری خانەی بە ساڵاتچوانی هەولێریش دەڵێ بە ساڵاتچوان خزمەتێکی باش دەکرێن و ئێمە ڕێز لەو کەسانە دەگرین کە لێرە دەمێننەوە. ڕێزگرتنی بۆ بە ساڵاتچوانی خۆی هەبی لە ناو ماڵ و لە ناو کۆمەڵگە، لەبەر ئەوەی ئەوانیش لە موقیفەشی ژیان لە کۆتاییدا دەگەنە ئەو تەمەنی. بۆیە ڕێزگرتن لە بەتەمەنەکانمان ڕێزگرتنە لە خۆمان. خزمەتکردنی ماڵەکانی بە ساڵاتچوان لە هەولێر، سلێمانی، دۆک بەسواسەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەو پەڕی خزمەت گوزاریەکانی دەرونی کۆمەڵایەتی ڕۆشنبیری هەتا کاتبێردن و گەشت و گوزاریان و خزمەتکردن لە بواری تەندروستیان جێبەجێ کردیە. هیچ کەم و کوڕیەکی تا ئاستەکی زۆر باشە ناوماڵەکان نەهێشتێ. ڕێژێ و کەسانی لە خانەکانی بە ساڵاتچوان دەمێننەوە جێگیر نین باهۆی مردنیان یاخود وەرگرتنەوەیان لەلایەن کەسوکاریانەوە، جگە لە کورد عەرەبیشی تێدا دەژی. ئەو بە ساڵاتچوانی لەو خانەیە دەژین، داوا دەکەن منداڵەکان ڕێز لە دایک و باوکیان بگرن و بەخێویان بکەن.
ئازەر فاروق، کوردستان 24. پڵنگەکەی باتیفانتان لایەک ماوە مانگی 12 ساڵی ڕابردوو پڵنگێک لە سنووری زاخۆ بوو بە تەڵەی هاوڵاتیەکەوە پاشان بە برینداری برای باخچەی ئاژەڵانی دۆک و پارێزگاریشی لێکرا. بەهۆی ڕووداوەکەەوە پڵنگەکە قاچێکی لە دەستدا، بەڵام هەتاوەکو ئێستا لەو باخچەیە بە بەردەوامی خزمەت دەکرێت و پارێزگاریشی لێ دەکرێت. لە سەرەتایان ڕووداوە هەتاوەکو ئێستا بەڕێوەبەری پرۆگرامی پاراستنی پڵنگی کوردستان هانا ڕەزا بە شێوازی جیاواز هەوڵی پاراستنی ئەم پڵنگە دەدات و بەردەوام لە ئینستاگرامی خۆی پۆست دەکات و دەڵێت کە ئەم پڵنگە جۆرێکی دەگمەنە، هەوڵیان داوە ڕەچەڵەکەکەی بپارێزن و سوود لە بۆ ماوەمادەکەی ئەو پڵنگە ببینن. هانا دەڵێت لە دامەزراوەیەکی ئەوروپی ڕەزامەندی وەرگیراوە کە ئەم پڵنگە ببرێت بۆ دەرەوەی کوردستان تاوەکو سوود لە بۆ ماوەمادەکەی وەربگیرێت. هەموو تێچوونێکیشی لەسەر باخچەیەکی ئاژەڵانی ئەوروپا دەبێت کە تێچوەکەی دەگرێتە ئەستە و هەر بەچکەیەکیش کە لە ئەنجامی زۆرکردنی ئەم پڵنگەوە لەدایک ببێت بە موڵکی کوردستان دەمێنێتەوە. ئێستا لەم بینەدا گرفتێک دروست بووە کە ئۆفیسێک لە وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ئەم داوایەی هانا و داوای ڕخراوەکەشیان ڕەت کردوتەوە بۆ بیانەوەی کاڵێن خۆیان لە عێراقا هەموو پسپۆڕێک و شوێنێکی تایبەتیان هەیە کە زۆربوون بەم پڵنگە بکەن. بەڵام هانا دەڵێت سلماندوومە کە پسپۆڕی لەو جۆرە لە عێراقدا بوونی نییە، بەڵام ئەوان هەر سوورن لەسەر ئەم بڕیاری خۆیان. هێشتنەوەی پڵنگەکە بە وتەیە و بەڕێوبەرە واتە هانا لە باخچەی ئاژەڵان وا دەکات کە ئەگەری سوودبینین لە بۆ ماوەی ئەو پڵنگە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمتر بڕوات و ئەگەری توشبوونی پڵنگەکەش بە نەخۆشی زیاترە و لە دەستدانیشی ئەگەرێکی واردە کە ڕوو بداتوە هەموو ئەو هەوڵ و ماندووبوونانەی کە لە ڕزگارکردنی ئەم پڵنگەدا هەبووە بە وتەی هانا بێت بەم شێوازە بەهەدەر دەڕوات. عومەر عەنەبی هاوڵاتیەکە کە بۆ خۆی سەوزە فرۆشە و جیاواز لەم کاری خۆی کە پەیوەندی کەوتوی نییە بە بابەتی هونەری و ڕێزێنان، بەڵام ئەو جیاواز لەوەی کە ڕۆژانە سەرقاڵی کاری خۆیەتی چی دەکات؟ فلێکس پۆستەر پۆست دەکات لەسەر حسابی خۆی هەرچەنە داهاتەکەشی سنووردارە، بەڵام ئەم فلێکس و بابەتانە تایە پەیامی بۆ سیاسیەکان تایە، هەندێک جار کە تەبا و یەکڕیز بن، هەندێک جار بابەتی جیاوازی وەکو ڕێزێنان لە هونەرمەندانی تایە، ئیتر هەر شتێک کە ئەم فرۆشیارە بە مێشکی دابێت دەیکا بە پۆستەر و تاوەکو ئێستا نزیکی 300 فلێکس و بابەتی لەسەر گیرفانی خۆی لەسەر حسابی خۆی چاپ کردووە و هەوڵی داوە کە ئەگەر چی داهاتی ڕۆژانێشی سنووردار بێ بۆ پڕپارەی کە لە بەردەستیایە لەسەر ئەرکی خۆی 7 ساڵە لەسەر ئەم کارە بەردەوامە و وەکوتیشم 300 فلێکس و پۆستەری چاپ کردو و لەم ڕێگەیەوە پەیامەکانی بە هاوشاریەکانی لە پارێزگاکە گەیاندوە. کەسایەتی هەڵەبجە ڕۆژە بۆنەکان ئەوانی کە دۆسۆزی هەڵەبجەن بۆم داناون لافیتە. تاقە ژوورەکەی سەربانی ماڵەکەی پڕ کردووە لە پەیام و پیرۆزبایی و هاوخەمی. لە هەموو بۆنە و یادێکدا پەیامی خۆی هەیە. زوو لە ڕێگەی پۆستەر و فلێکسەوە داوای یەکڕیزی و تەبایی لەلایەنە سیاسیەکانی کوردستان دەکات. عومەر عەنەبی هاوڵاتیەکی پارێزگای هەڵەبجێ و لەسەر ئەرکی خۆی ئەم فلێکسانە چاپ دەکات. ئەم کەسایەت و جوانی شارە بە خەمەڕووی خەڵکۆ لە باخەڵی خۆم ئەمان دروستکەم و هەشتێکە سۆزێم شارە بێ و یاد و بیرەوەری و بۆنەکان بە خەمەڕووی جەماوەرەوە ئەم شارش شای شاعران پێویستی بەم شتە جوانانەی و خەکان ببینن و بیرەوەیان یاد نەگەوت بەڕێز تۆفیقی کارەبە پیاوی دڵسۆزەکەی کار هەڵەبجەی شەیە. عومەر لە نێو بازاڕی هەڵەبجە عەرەبانێکی داناوە و سەوزە فرۆشێ. هەر پەیامێکی هەبێت دەچێت چاپی دەکات و لێرەدا لە پشتی عەرەبانەکەیەوە هەڵی دەواسێت. ئەما جێ من خۆشەویستیەکە بۆ هونەرمەندان بۆ کەسایەت زۆزی ئەم شارە و وەتەن و خاک و نیشتیمانن. ئێمە خەڵکی شاری شاعیران ئەبێ ئەم کەلتورە جوانە لەم شاری خۆمانە بێنێتەوە. ئەمەش هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەبی شاڕۆین و ڕێز و خۆشەویستیمێ بۆ هونەرمەندان. ئێمە کوڕی ئەم شارەی پیاڵە شاری شاعیران ئەمانەی ئەو کولتورە جوانەی لە شارەکەمان هەیە ون نەبێ ڕاستی کۆمەڵە کەم و کوڕیار هەیە بەڵام خەڵکی زۆر دەستخۆشم لێکەن و سواسیانەکەم و ئەو کەسانی کە دووسۆسیان بۆ منێ زۆر برادەر و دۆستی مەیە ئەڵێ با ئەمیانە لەسەر من بێ تو خۆشەویستی بۆ شارە دەبڕی باقی ئەم لافتێکە ئەی نووسی ئەم ئازەی کێژی من
حەقی زەحمەتەکە بەڵام نە. ئەگەرچی کارەکەی عومەر داهاتێکی ئەوتۆی نییە، بەڵام لەگەڵ هەریاد و بۆنێکدا دەچێت لەسەر گیرفانی خۆی فلێکس و پۆستەر چاپ دەکات تاوەکو پەیامەکەی خۆی بە هاوشاریەکانی بگەیەنێت. ئەو کاتەشی هیچ بۆنە و یادێک نزیک نییە، ئەوە لە ڕێی پۆستەرەکانیەوە ڕێز لە هونەرمەندان دەگرێت. سەکردی هونەرمەندان حەسەن زیرەک مامەسای هونەر دووەمین ئەو کەسانی کە لەم شارانە دەوروبەری ئەم شاران لە هەچووە من دۆستێسیان بۆ بنوێنم. پێیان ئەڵێم خۆشمێ ڕێز خۆشەویستان هەیە لام. لە ماوەی 7 ساڵدا زیاتر لە 300 فلێکس و پۆستەری لەسەر ئەرکی خۆی چاپ کردووە. تا ئێستاش قوبوڵی نەکردووە هیچ کەسێک ئەرکی چاپکردنی هیچ کام لە فلێکسەکانی بگرێتە ئەستۆ. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. گەنجێک لە یەکێک لە گەڕەکە کۆنەکانی ئەنقەرە هەرچەندە کە ماڵەکان خانوویەکی کۆنە، بەڵام ماڵەکەی کردوتە شوێنێکی ڕەنگاوڕەنگی جوان کە سەرنجی هەموو گەشتیاران و ڕێبوارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. ئەم گەنجەیەم خێزانە ناوی محەممەدە، کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە و لە ناوەندێکی تایبەتە فێری وێنە کێشان بووە. جیاواز لە ڕەنکردنی ماڵەکەشیان تاوەکو ئێستا 20 پێشانگای کردوتەوە و بۆی سەرنجڕاکێشی کارەکانیشەوە بەشێک لە گەشتیاران بۆ کڕینی تابلۆ جوان و جیاوازەکانی ئەو ڕوودەکەنە ماڵە ڕەنگا و ڕەنگەکەیان. ئەو زۆرتر کاریگەرە بە دنیای دەرەوەی مرۆڤ و لە تابلۆکانیدا زۆرتر ئاژەڵان دەبینرێت. گەڕێکی ئاڵتێنداغی ئەنقەرە گەڕێکێکی زۆر کۆنی ئەم شارەیە. بەشێکی زۆری ئەو گەڕەکە چۆڵ کراوە، بەڵام خانەوادەی محەممەد دەستیان لەو ماڵە کۆنە بەرنەداوە. محەممەد نگارکێشێکی خاوەن پێداویستی تایبەتە و تەمەنی 34 ساڵە. دوای ساڵی 2009 لە ناوەندێکی پەروەردەیی ناحوکمی ئاشنای وێنەکێشان بووە و بناوماڵەکەی هانی دەدەن و ئەویش دەستەکات بە وێنەکێشان. بەێ ئەو وێنەمە چێکردن ئەس 4 ساڵیمە بۆ یاخ فەرجە و کەغەزین من هەنم هەموو داخوازین من باوی من دکرە کەل و پەل بەهانە. تەمەنی 3 ساڵ بوو کە دایک و باوکی هەست بەوە دەکەن کوڕەکەیان لە ڕووی دەرونیەوە کێشەی هەیە و توانای ڕێکردنیشی نییە. دایکی هەوڵی زۆری بۆ دەدا و یارمەتی دەکات لەسەر پێیەکانی خۆی بوەستێ. ئەو دەڵێ ڕۆژانە پێیەکانی محەممەدی بە پێی خۆیەوە بەستووە تا فێری ڕێگۆی ڕۆیشتن بووە. دایکی هاندەرێکی باش بووە بۆ کوڕەکەی تا بەردەوام بێت لە وێنەکێشان. بەڵام مامێت ڕێستم بۆ یارکە تەب دوکە بیلیوە. بەێ ڕاستە دەمەکو محەممەد وێنەیان خێز دکە هەلبەت بۆیە خاندڕێژینە لێ ئەس قەت خوا تێکیلوی ناکەم پشتی و کاری خوا بەداوی دکە ئەس دچم پشترە پاقش دکم دیسە چەند ڕۆژبەریان نەها بۆیە ڕژاندبوون سەر مافیرێ و دەردۆر هەموو لەڤتان دەبوو لێ دیسە من ژێرە تشتێک نەگوت ڕۆژێک و دەست بە خەمەلاندنە دیوارانشی کرد ئەس قەت لە پێشیاوی نەبووم ئاستەنگ ژخوا ژ دلێوی هاتیە کو بکە ئەس ژ بووم ئالیکار. محەممەد تا ئێستا 20 پێشانگای کردوەتەوە و بەهۆی سەرنجڕاکێشانی کارەکانی بەشێک لە گەشتیارانیش بۆ کڕینی تابلۆ ڕوودەکەنە ماڵە ڕەنگا و ڕەنگەکەیان. Atölyenin duvarlarından başladı. Ya malzeme olmadığı zaman پێشی ژوورا کولێ دمە بۆیاغ کرد پاشێ ژوورە ژوورە دەست بە بۆیاغکردنی کرد من و دایکاوی قەت خوا تێکیلی کاری وی نەکرد یانی محەممەد ساڵا 2011 و هەر ماڵێ گۆردلێ خوا بۆیاغ دکە و تخەمەلینە جیهێن کو زرار دبینە ژنو وەچێ دکە حتان ها هەریکێم 2000 کەسان سەردانە ماڵا مەکریە حتا ji Japoniya و Almanyayê jî geştiyar hatine serdana mala mekirine yanî serderên Mihemed sêdene car ne berhemên ku Mihemed çê dike em difroşin û enca bi kel û pelê Mihemed pê dikirin حتان ها 20 زیاتر پێشانگەهên taybet yên Mihemed hatine eldarxistin divan pêşangehan de jî em yek du berhemên wî difroşin û tên mala xwe. محەممەد یاڵچین خۆشەویستی وێنەکێشانی لەسەر کاغەزەوە بۆ دیوارەکانی ماڵەکەی گواستەوە. محەممەد لە وێنەکانیدا زیاتر پشیلە و گوڵ و خاڵخاڵۆکە و زیندەوەرەکان دەکێشێت و لە وێنەکانی هیچ گزارشتێک لە مرۆڤ ناکەن بەڵام خەمی محەممەد بۆ جیهانێکی ڕەنگا و ڕەنگ و جیاوازە. ئەفسانە شاه محەممەدی کوردستان 24 ئەنکەرە. ئەمانە بابەتەکانی ئەم ئێوارەی چیرۆکە هەواڵ بوون بەڵام چیرۆکە هەواڵ بەردەوامی دەبێت. ئەسوودە و تەندروست باش بن.